إن الحمد لله تعالى نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدًا عبده ورسوله اللهم فصل وسلم وزد وبارك وتكرم على سيدنا وحبيبنا وقائدنا وشفيع ذنوبنا ونور أبصارنا محمد رسول الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله أوصيكم عباد الله وإياي أولا نفسي بتقوى الله وإطاعته ولزوم أوامره وكثرة مخافته يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون أما بعد فإن أصدق الحديث كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار دوای حەمد و سەنا و سوپاس و ستایشێکی بێپایان بۆ خوای پەروەردیگاری جیهانیان و داواکردنی هەرچی درود و سەڵات و سەلام و بارانی ڕەحمەت و لێخۆشبوون و مەغفیرەتە بڕژێ بۆ سەر خۆشەویستمان بیلبیلەی چاومان قائید و گەورەی دوا ڕۆژ و قیامەتمان محەممەد المستەفا عەلەیهی سەڵات وەسەلام و بڕژێ بۆ سەرگیانی گشتیار و یاوەران و شوێن کەوتوانی ئەم پێغەمبەرە خۆشەویستەمان لەم ڕۆژە پیرۆزە لەم ساتە پڕخێر و بەرەکەتە سەلام و ڕەحمەتی خوای پەروەردیگارتان لێبێت میوانانی ماڵی خوا بە بۆنەی نزیک بوونەوە و کردنەوەی دەرگای قوتابخانەکان و پەیمانگاکان و زانکۆکان بە پێویستمان زانی ئەمڕۆ لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستە باسی پرۆسەی خوێندن و پەروەردە بکەین بزانین ئایینی پیرۆزی ئیسلام چۆن گرنگی و ئیهتیمامێکی زۆری بە خوێندن و خوێندنەوە و زانست و زانیاری داوە بزانین ئایا پرۆسەی خوێندن لە کوردستان کە زۆر گفتوگۆی لەسەر دەکرێ کە زۆر قسە و باس هەڵدەگرێ چ جیاوازیەکی هەیە لەگەڵ وڵاتانی ترە سەرەتا دەچینە خزمەت قورئانی پیرۆز دەچینە خزمەت مێژووی ئیسلام بزانین خوای پەروەردیگار چۆن ڕێزی لە زانست و زانیاری و خوێندن و پەروەردە گرتووە یەکەم مەخلوق یەکەم شت کە خوای پەروەردیگار دروستی کرد قەڵەم بوو پێش ئەوەی مرۆڤەکان دروست بکە پێش ئەوەی زەویەکان و چیاکان دروست بکە خوای پەروەردیگار ئەمری کردکەوە قەڵەم دروست ببێت قەڵەم بە ئەمری ڕەب العالەمین دروست بوو وەخوای پەروەردیگار سوێندی بە قەڵەم خواردووە نون والقەلەمی ئەمە سوێند خواردنی خوای پەروەردیگار بۆ هەر شتێک ئەمە ڕێز و پلە و پایەی ئەم شتە ئەگەینێت لە لای خوای پەروەردیگار یەکەم وشە کە لە ئاسمانەوە لە ڕێگای جوبرائیل عەلەیهی سەڵات وەسەلام دابەزی بۆ سەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام یەکەم وشەی ئیلاهی کە بەگوێی پێغەمبەری خوایە چرپاندیان وشەی ئیقرە بوو بخوێنە ئەی محەممەد
محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام لەم بیابانە لەم جەهالەتە خوای پەروەردیگار مێژووی ئیسلامی مێژووی قورئانی بە وشەی ئیقرە دەست پێ کرد بۆ سەر محەممەد المستەفا عەلەیهی سەڵات وەسەلام. ئەوانەی دەڵێن ئیسلام گرنگی نەداوە بە خوێندن و زانست و زانیاری، ئەمانە نەزانن، ئەمانە جاهیلن، هەم بە مێژووی قورئان هەم بە مێژووی ئیسلام هەم بە مێژووی زانایانی پێشکەوتووی ئیسلامیە. با سەیری مێژوو بکەن بزانن زانایان چۆن پێشەنگ بوونە لە سەردەمێکە. اینجا خوای پەروەردیگار لە سوورەتی فاتر ئاەتی 28 ئاەتێک بەگوێی دنیا دەچرپێنیت کە دەفەرمێ ئینەما یەخشە الله من عیباده العولەماء. ئەوانەی زانانە، ئەوانەی شت دەنووسن و دەخوێننەوە، ئەوانەی هەوڵ دەدەن زانست فێر بن، ئەوانەی زانیاریان لەسەر هەموو شتێکا هەیە، ئەمانە بە حەقیقەت بەرامبەر خوا ڕادەوەستن و لە خوا دەترسێن. ئینەما یەخشە الله من عیباده العولەماء. خوا وشەی عولەمای بەکارهێناوە، ئەوانەی کە زۆر شارەزانە، هەر ئەمانە زاناکانن لە خوای پەروەردیگار دەترسن، نەک ئەوەی ئەلف و بەیەکی خوێندبێ کە دێتە سەر شاشەی تەلەڤیزیۆن قسە دەربارەی دین دەکا، دەربارەی مێژووی ئیسلامی دەکا، دەربارەی زاناکانی ئیسلام قسە فڕێدەدا بێ ئەوەی هیچ ڕۆشنبیریەکی هەبی دەربارەی ئەم دینە کە سیمینار دەبەستن، کە کۆنفرانس دەبەستن، ئەمانە خۆیان یەکلا نەکردوتەوە. ئایا ئەمانە عیلمانینە یان جوولەکانە یان موسڵمانن؟ کابرا دێتە سەر شاشەی تەلەڤیزیۆن لە دیبەیتێکە دەڵێ پێش ئەوەی هیچ قسەیەک بکرێ دەڵێ منیش موسڵمانم، بەڵام لەولاوە هەرچی خوا پێی ناخۆشە، هەرچی قورئان باسی کردووە، هەرچی محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام باسی کردووە ئەمە ڕەتی دەکاتەوە. ئایا موسڵمانیەتەکەی تۆ لەکوێ جێگای دەبێتەوە؟ ئایا چ پێناسەیەک بۆ تۆی مرۆڤ بدۆزینەوە؟ تۆ خۆت یەکلاکەوە وەرە سەر شاشەی تەلەڤیزیۆن بە مەردی بڵێ من سیکۆلاریزمم، بڵێ من شیوعیمە، بڵێ من باوەڕم بە ئیسلام نییە، بۆ عەقیدە و بیر و باوەڕی خۆت دەشێریەوە فێڵ لە خەڵک دەکەی، خۆت دەکەی بە منافق. بۆ ئەمە دەکەی، بۆ ئیعلانی کوفری خۆت ناکەی، و ئەو بەچکانەی کە بە دواشت کەوتون بۆ ئەمانیش ئیعلانی کوفری خۆیان ناکەن. بۆ دووسێ ڕۆژ ئەم پارێ سەرف دەکەن لە بەناوی ئاین بۆ تاک، دیموکراسی بۆ هەمووان، بۆ گشت لایەکمان. ئەسڵەن پێچەوانەیە ئازیزەکەی من، هەر دروشمەکەی لە پشت سەرەکەت نوویسراوە نەزانینی تێدایە، جەهالەتی تێدایە. ئاین بۆ گشت کۆمەڵگا، دیموکراسیش بۆ هەمووان. ئینسان ئازادە چ ئاینێک پەیڕەو دەکا. چێ تا ئێستا چۆتە سەرسەری ئەو کەسەی ئەم جۆرە قسانە دەکات بڵێت دەبێ ببی بە موسڵمان ئەگەر نادەتکوژم. شتی وا لە مێژووی ئیسلام نییە. ئەگەر کەسێک لە حەقیقەتی ئەم دینە تێگەیشت بیت، ئەم پەیامە تێگەیشت بیت، کەسێکمان نەدیوە ئەوەی بە نەزانین و جەهالەت ئەمە دەکا، ئەمە کەسەکە ئەم شتە دەکانەکی ئیسلام لەسەر کەسەکە حسابە، نەک لەسەر ئیسلام. کەس ئەم شتەی نەکردووە و کە گوتیان هەڕەشەمان لێکراوە لە 73 مزگەوت، ئەمەش ڕەت دراوە، ئەمەش درۆیەکی بریقەدار بوو، تەنها بۆ پەیداکردنی ناوبانجی خۆیان بوو. وەکو وتەبێژی وەزارەت ڕەدی ئەم جۆرە قسانەیان کردەوە. بزانین پرۆسەی خوێندن لە کوردستان چ جیاوازیەکی هەیە لەگەڵ وڵاتانی تر. گوترایە و دەگوت
نەگوترێ مامۆستا ئاەت و حەدیث باس ناکە. قەسەم بە ڕەب العالەمین ئەمە نزیکی 228 وتارە لەسەر ئەم مینبەری پێغەمبەری خوایە دەدەین تەحەدا دەکەن یەک وتارمان بە ئاەتی خوا دەست پێ نەکردبێت. تۆزێک زەمیرتان هەبێ بەرامبەر بە مامۆستا، تۆزێک ویژدانتان هەبێ بەرامبەر بە مامۆستا. لە وڵاتی یابان لە کاتی جەنگی جیهانی دووەم وڵاتی یابان کە وڵاتێکی پێشکەوتووە هەموو کەس دەزانێ شتێک لەسەری نووسرابێ ئەمە یابانیە ئەمە ئەسڵیە شک و گومانمان نییە. لە وڵاتی یابان لە جەنگی جیهانی دووەم 160 بودجەی وڵات بۆ بواری پەروەردە و فێرکردن تەرخان کرابوو. هەر لەبەر ئەمەیە وڵاتی یابان پێشەنگە پێش هەموو وڵاتان کەوتۆتەوە لە تەکنەلۆژیا. تەنها موچەی مامۆستایەک لە وڵاتی یابان چەند بێت باشە؟ 68 وەرەقە. موچەی یەک مامۆستا 68 وەرەقەیە. بەو شێوازە وڵات پێش دەکەوی، بەو شێوازە وڵات بەرەو بژانەوە دەچێ، بەرەو گەشە سەندن دەچێ. بەڵام تۆ بێی بە 3 مانگ نیوە موچەیەک بدێ مامۆستایەکی قڕ بەسەری کرێچی خاوەن 5-6 منداڵ، ئایا ئەمە بدا بە ماڵ و منداڵی بژێوی ژیانی پێدابین بکە؟ چی بکات؟ چی لە موچەیە بکات؟ وەڵاهی ئەگەر معاشی ئێوە وەکو مامۆستایان لێبێت، مامۆستایان ناحەقن ئەگەر یەک گلەیی بکەن لە حکوومەت، ئەگەر هەڕەشەی بایکۆت بکەن. بەڵام کاتێک موچەی ئێوەی وەزیر و ئێوەی ئەندام پەرلەمان و ئێوەی سەرۆک کۆمەر وەکو موچەی مامۆستایان و فەرمانبەران لێ هات، اینجا حەقیان نییە مامۆستایان کە هەڕەشەی داخستنی قوتابخانەکان بکەن. هیتلەر قسەیەکی جوانی هەیە، دەڵێت ئەگەر هەرچی کارگە و دامەزراوەی سەربازیمان هەبێ لە شەڕ لەناو بچێت، بەڵام تەنها پرۆسەی خوێندن بەردەوام بێ، وڵات بەرەو پێش دەچی. بەڵام هەر کاتێک زانیتان پرۆسەی خوێندن مەشاکیلی تێکەوت، هەڕەشەی داخستنی قوتابخانەکان و پەیمانگاکان و زانکۆیەکان کرا، ئەمە مەترسی بۆ وڵات دەبێ، ئەمە حکوومەت لەناو دەبا. حکوومەت بەچی پێش دەکەوی؟ بە پرۆسەی خوێندن و پەروەردەکردن. با سەیری وڵاتان بکەین بزانین چۆن وڵاتان ڕێز لە مامۆستایان و پرۆسەی خوێندن دەگرن. لە قورئانمان باس کرد برایانی بەڕێز، خوا چۆن ڕێزی لە ئینسانی عالم و ئینسانی زانا گرتووە و چۆن ڕێزیشی لە زانست و زانیاری گرتووە. لە کوردستان شتێکی بەڵگەنەویستە، پێویست بەوەی ناکە هاوار بکەین کوڕی زۆربەی بەرپرسان یان لە دەرەوە لە زانکۆ بەناوبانگەکان دەخوێنن، یان لە کوردستان لە قوتابخانەی نمونەیی یاخود مامۆستای تایبەتیان بۆ گیراوە و بە سەیارەی تایبەتیش دەبردرێنە قوتابخانەکان و بە سیارەی تایبەتیش بە حیمایەوە دەهێندرێنەوە ماڵەوە. ئەی کوڕە هەژار چ بکات؟ ئەی 185 خەڵکی کوردستان هەژار نییە؟ ئەی کوڕی ئەو لە چێ بخوێنی؟ ئەم هەموو دەفتەر دۆلارەی لە چێ بوو؟ کوڕی خۆی بنێرێتە دەرەوە. لە وڵاتی هندستان کە لای خۆمان زۆر جار دەڵێن وڵاتێکی پاشکەوتووە، 6,000 دۆلار موچەی مامۆستایە، یعنی 6 وەرەقە. 6,000 دۆلار. لە ئەمریکاش بە هەمان شێوەی هندستان موچەیان مقابلی یەکە، و لە وڵاتی بەحرێن 3,000 دۆلار موچەی مامۆستایە دەکاتە 30 وەرەقە. لە کەنەدا 4,000 دۆلار دەکاتە 40 وەرەقە. لە ئەفریقیای باشوور کە ئێمە دەڵێن وڵاتێکی پاشکەوتووە، 6,000 دۆلار کە دەکاتە 6 وەرەقە موچەی مامۆستایەکە. ئەی لە کوردستان چەندە؟ ئەم پرسیارە لە ئەندام پەرلەمانەکان و سەرۆکی وڵات و سەرۆکی حکومەت دەکەی.
400,000 بە چەند مانگ؟ بە 3 مانگ و 2 مانگ. ئەی موچەی بۆ ئەوەی درێژ نەبی ئەگەنە ئاماری هەموو موچەکانمان لەلای هەر لە سەرۆک کۆمار بگرە تاکو خوارێ تەنها موچەی سەرۆک کۆمار 120 ملیۆن دینارە. 120 ملیۆن. ئەی ئەوەی هاوار دەکا عەداڵەتم هەیە. مامۆستا حەقی نییە هەڕەشەی بایکۆت بکە. مامۆستا حەقی نییە بڵێ پرۆسەی خوێندن بایکۆت دەکەم بۆ ناوی معاشی خۆت کەم کەیتەوە کە تا کوڕی کورد بەشت دەکە بێی موچەی مامۆستایەک زیاد بکەی بۆی وڵات لەناو نەچێ بۆی وڵات پێش بکەوێ بۆی پرۆسەی خوێندن پەچی نەکەوێ. خوا بە عیززەت و جەلالەتی خۆی لە سوورەتی زومەر ئایەتی 9 دەفەرمێ یا محەممەد عليه الصلاة والسلام قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون. يا محەممەد بە ئومەتی خۆت را بگەینە ئایا ئەوەی زانایە ئەوەی خوێندەواری هەیە ئەوەی هەوڵ دەدا تۆ بکۆشی بۆ بەدەستێنانی زانست و زانیاری چۆن جیاوازی نیە لەگەڵ کەسێکی نەخوێندەوە. سوێنتان دەدەم ئایا ئەندام پەرلەمانێک خزمەتی وڵاتی زیاتر کردووە لەگەڵ ڕێزم بۆ ئەندام پەرلەمانە باشەکان یان مامۆستایەکی بەڕێز؟ سوێندت دەدەم ئایا وەزیرێک خزمەتی وڵاتی کردووە لەگەڵ ڕێزم بۆ وەزیرە باشەکان یان مامۆستایەکی بەڕێز؟ وەرە سەرۆکی حکوومەت دەستی مامۆستا ماچ بکە جلو بەرجی خۆتان بفرۆشن بەر پرسەکان بۆی موچەی مامۆستای پێدابین بکەیت بۆی وڵاتمان بەرە وێرانی نەچێت. چت هەیە لە وڵاتی خۆت؟ پێم بڵێ چیت هەیە؟ بەهاران پەلکەمێومان لە دەرەوە بۆ ئیستیراد دەکەن ڕەژومان لە سین بۆ هاتووەتە سۆران. چت هەیە وڵات بەمە پێش دەکەوێ؟ وەرە لە دزیزەکانی خۆت بفرۆشەوە موچەی فەقیر و هەژار و مامۆستا پێدابین کە دێ ئەڵڵا بۆ ئەمە ناکەی. بزانە وڵات بەرەو پێش دەچێ یان نا؟ پرسیار کرا لە سەرۆک وەزیرانی یابان باشە نەهێنی ئەم هەموو پێشکەوتنەی وڵاتی یابان لە چییە؟ سەرۆکی حکوومەت پرسیاریان لێ کرد وەڵامی داوە بە 3 خاڵ. وتی یەکەمیان موچەی مامۆستا لە یابان وەکو موچەی وەزیرە هیچ جیاوازیەکی نییە. لە لای خۆمان موچەی مامۆستایان لەسەر زەویە موچەی وەزیرەکانیش لە ئاسمانە. هەندە جیاوازی هەیە ئاسمان و ڕێسمان. وتی هیچ جیاوازی لە بینی موچەی مامۆستایەک و وەزیرێکە نییە. دووەمین گوتی مامۆستا لای ئێمە حەسانەی هەیە. حەسانە دەزانن حەسانە چییە؟ کەس بۆی نێشکایەت لە مامۆستا بکە بانجی دادگا و مەحکەمە بکرێ. مامۆستا پارێزراوە پارێزراوبەندی هەیە. ئەی لە کوردستان مامۆستایەک ئەگەر قسە بە قوتابیەک بڵێ کوڕی ئازیزم کچی خۆم ئاوا مەکە ئاوا بکە ئەگەر قسەکەی بەدڵ نەبی جاکی خاستن کچە مەسوول و بەرپرس بێ دەچێتە ماڵەوە یا کوڕ باوکە مامۆستا ئیهانەی کردم کابرا خۆی و 2-3 حیمایە دەچێت وەرە دەرێ. ئەمە لە وڵاتی یابان و لە وڵاتە پێشکەوتووەکان ئەمە نییە. سێمیان گوتی مامۆستا هەمان ڕێزی ئیمپراتۆری یابانی هەیە کە لەوێ ئەم ئیمپراتۆرە ڕێزی لێ دەگیرێ پلە و پایەکی بەرزیە لای خەڵکی یابان. گوتی مامۆستاش لای ئێمە بە هەمان شێوە. وڵات بەمە پێش دەکەوێ ئازیزانە. ئیمامی ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی کوڕێکی هەبوو ناردی بۆ لای مامۆستایەک کە ناوی حەماد بوو سوورەتی فاتحەی فێر کرد تەنها سوورەتی فاتحە. کاتێک کوڕەکەی فێری سوورەتی فاتحە کرا زانایان ئاوە گرنگیان داوە بە فێربوون. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام حتا بە سەحابەی گوتووە بڕۆ زمانی سریانی فێر ببە نوویسین و زمانی سریانی فێر ببە. ئەم سەحابەیە بە دەڕۆژ فێری نوویسین و خوێندن و زمانی ئەم قەومە بووە. پێغەمبەری خوا ئاوا گرنگی داوە بە زانست و زانیاری کە ئێستا جێگانی ئەم هەموو
فەرمودانە ڕێز بکەین ئەم هەموو ئاەتانەی باسی فێربوونی زانست و زانیاری دەکەن ڕێز بکەین کاتێک کوڕەکەی سوورەتی فاتیحەی تەواو خوێند کە بەداخەوە ئێستا زۆربەی نوێژ خوێنان سوورەتی فاتیحە نازان سوورەتی فاتیحەیان هەڵەی تێدایە لەگەڵ ڕێزمە دەڵێ 500 درهەمی بۆ نارد بۆ ئەو مامۆستا کە کوڕەکەی فێری سوورەتی فاتیحە کردووە لەو سەردەم یەک بەران بە درهەمێک بوو یعنی 500 بەرانی بۆ نارد مامۆستای کوڕەکەی بە ئیمام ئەبوو حەنیفەی گۆ ئەی ئیمام ئەم پارەیە زۆرە وتی قەسەم بە ڕەب العالەمین ئەگە زیاترم هەبە زیاتریشم دەدایە لە وڵاتی خۆشمان لەم هەموو قەیرانە لەم هەموو بێسەروبەریە لەم هەموو ناڕەزایەتی خەڵکە کۆنفرانس دەبەسترێ دەربارەی ئاین ئەمانە خۆیان دەڵێن ملەتی کورد 175 موسڵمانە ئاین بۆ تاک دیموکراسی بۆ هەمووان چەند خەڵکێکیان لە دەرەوە هێناوە بە پارەی ملت بە قوتی ملت لە فندەقی ڕاقیان داناوە خزمەتیان دەکرێ ورجیان زل دەکرێ چ خواردنێکی خۆشە دەیاندرێتێ بە تەیارەی تایبەتی دەیانهینە شارێک لە شارەکانی کوردستان کە کەناڵێکی ڕاگەیاندنیش 24 سعات دەگوازێتەوە مباشر ئەمانە کە لەو پەڕی جەهالەتە دەژین چۆن دەبێت تۆ قسە لەسەر ئاین بکەی وە کەسێکی مقابلی شت کە پێچەوانەی فکرەی تۆی هەیە دانەنەی بە کەیفی خۆیان بە پێخواسی بە بێئەدەبی بە بێئەخلاقی بە گومڕایی بەناو قورئان فەرمودەکانی پێغەمبەر وە زانایانی ئیسلام کەوتون قسەیەک لەولا دەهێنی یەکێک لەولا دەهێنی وە دەشڵێ دەبێ کۆمەلگای کوردی مێشتیان دا ببڕین لەم جۆرە شتانە ئاین چییە؟ لا ئیلاهە ئیلا الله ئامۆژگاریم بۆ موسڵمان چییە؟ موسڵمان چ هەڵوێستێکی هەبێ؟ ئازیزەکەی من کە تۆ سیمینار دەبەستی ئەو پارە سەرف دەکەی تو خوددا سیمینارێکت بەست بە بۆ باشکردنی بژێوی فەرمانبەران و بە تایبەتی مامۆستایان و بە تایبەتی تر برا پێشمەرگەکان تو خوددا باشتر نەبوو تو خوددا ئەو پارەی ئەم دوو ڕۆژە سەرف دەکرێ کە مباشر دەیگوازنەوە چەند دەفتەر تەکلیف دەکا تو خوددا بتاندا بە برا پێشمەرگەکان کە شەرەف و ناموسی ئێمە و ئێوە دەپارێزن باشتر نەبوو چیشت لە ئاین یعنی چ نەما بوو بەی زمان درێژی بکەیە سەر ئاین جا دەڵێن مامۆستا چیشت پێدایە لا ئیلاهە ئیلا الله گوێ بگرە بۆ ئاەتی خوا سوورەتی نیسا ئاەتی 140 بزانین ئێمە وەکو موسڵمان هەڵوێستمان چییە تۆ موسڵمانی برای بەڕێز لەسەر مینبەری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام قسەیەکی حەقت پێ دەڵێم دەزانم پێشت ناخۆشە بەڵام قسەی حەق ناخۆشە دەنجی پێ مەدە سەپڵەی بۆ لێ مەدە لەگەڵی مەچۆ مەجلیسەکان تەلەڤیزیۆنەکەی مەگرە بە دوای مەکەوە ئەمە هەڵوێستی مەردی موسڵمانە ئەگەر دینی خۆت قیامەتی خۆت دەوێ بەهەشتی خۆت دەوێ ئەمە کێوە دەڵێ ڕەب العالەمین الله وامان پێ دەڵێ لە سوورەتی نیسا آية 140 وقد نزل عليكم في الكتاب أن إذا سمعتم آيات الله يكفر بها ويستهزأ بها فلا تقعد معهم حتى يخوضوا في حديث غيره إنكم إذن مثلهم خوا لەم ئاەتەیە باسی ئەمە دەکات دەڵێ ئەگەر سیمینارێک بەسترا یان کۆڕێک یان لە مەجلیسێکە باسی ئاەتەکانی خوا کرا ئاەتەکانی خوا ڕەت کراوە کە ڕەتیان کردەوە وەیستەهزەء بها وەگاڵتەیان بە ئاەتەکانی خوا کرد 24 ڕۆژ 24 ساعتە گاڵتە بە ئاەتەکانی خوا دەکەن
واللهی بە هەڵەش دەخوێننەوە واللهی نازان فەرمودەست چییە دەڵێن پێغەمبەری عەرەب ناشڵێن پێغەمبەری ئیسلام ڕووتان ڕەش بێ لە دنیا و لە قیامەت خوا دەفەرمێ کاتێک ئەوەیان کرد فەلا تەقعود معهم لەگەڵی دامەنیشە دەنجی پێمەدە بە دوای مەکەوە مسلمان تێبگە ئاەتی خوایە لەو قورئانە باس کراوە ئەگەر باوەڕت بە قورئان نییە سەیری کە سوورەتی نیسا ئاەتی 140 خوا دەفەرمێ ئەگەر تۆ لەوێ بووی و دانیشتی و سەیرت کردن تۆش وەکو ئەوانی هیچ فەرقت نییە بەڵام کەسێک بیەوێ شارەزان بێ و تەلەڤیزیۆنیان بکاتەوە بۆ ئەوەی ڕەدێکی زانستی و زانیاریان بداتەوە ئەمە شتێکی ئاعتیادیە بەڵام بۆ کەسێک جمهوریان زیاد کا و هەلهەلەیان بۆ بکە وەڵڵاهی تۆش هیچ جیاوازیەکت لەگەڵ ئەو نییە یا ڕەبی خوایە ڕحممان پێ بکەی یا ڕەبی خوایە هیدایەتی گەنج و لاوانمان بدەی یا ڕەبی خوایە کەسێکی عادلمان بۆ بنێری یا ڕەبی خوایە برا پێشمەرگەکانمان ئەوانەی بەبیر و باوەڕ و قنەعەتێکی تەواو بەرگری لەم خاک و نیشتیمانە دەکەن خوایە سەربەرز و سەریان بخەی لە دنیا و لە قیامەت خوایە دوژمنانی ئەم دینە و ئەم ئیسلامە و ئەم کورد و کوردستانە خوایە زەلیل و ڕیسوا بکەی خوایە وڵاتمان ئاوەدان کەی خوایە برایەتی و وەحدەتمان یەک بخەی خوایە برایەتیمان لە نێوانە زیاد کەی خوایە ئەوەی خەموو پەژارێکی خوایە خەموو پەژارەکەی لەسەر لابەری خوایە ئەوەی ناڕحەتیەکی هەیە لە ماڵەوە ناڕحەتیەکەی بۆ بجێڕی بە خۆشی و شادی خوایە قەرزی قەرزدارانمان بۆ ئاسان بکەی و بۆیان بدەیتەوە خوایە دڵی بەرپرسانی وڵات نەرم بکەی ڕحمێکیان بە ملەتا دابێتەوە خوایە هەر کەسێک دژایەتی ئەم ملەتە دەکا خوایە هیدایەتی بدەی خوایە ئەگەر شایانی هیدایەت نەبێ خوایە زەلیل و زەبوونی بکەی خوایە لە ناوی بەری خوایە هەر کەسێک دژایەتی مینبەری پێغەمبەری خوا دەکا دژایەتی ئەم قورئانە دەکا دژایەتی ئەم ئیسلامە دەکا دژایەتی ئەم پێغەمبەرە دەکا خوایە هیدایەتی بدەی خوایە ئەگەر شایانی هیدایەت نەبێ خوایە زەلیل و زەبوونی کەی خوایە ڕیسوا و شەرمەزاری بکەی خوایە لە کۆڵ ملەتی کوردی مسلمانی بکەیتەوە آمین آمین والحمد لله رب العالمين ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار